جوتیارێک کە خەریکی جوتیاریە هەمیشە پێویستە ئەو بەروبوومەی کە هەیەی ئەو دێری بۆ بکە بەڵام ئەمە تەنها لەو چوارچێ بچووکیان نەماوەتەوە بەڵکو ئێستا هەریەکێک لێمە ئەگەر باخچەیەکیشمان نەبیان ئەگەر با بڵێن باخێکی زۆر گەورەمان نەبێ ئەوە گرنگە ئەو ژینگەی دەوروبەر کە ئێمەتیایین گرنگی پێبین لە ڕووی ئاودانەوە بەهۆی گۆڕانی کەشوها و بەرزبوونی پلەکانی گەرما باس لەوە دەکەین ئەو شێواز و تەکنیکانە چین کە دەکرێت هاوکار بن بۆ پاراستنی ئەو دار و درەخت و سەوزایی کە لە شارەکاندا هەیە و باشترین شێواز چییە بۆ ئاودانیان و دەکرێت چۆن ئێمە هاوکار بین لە دووبارە ژیانەوەی ئەو دار و درەختانە ئایا ئاودانی بەردەوام باشە یان ئەوە تا ئەگەر هەر ئاویان نین و پشتگویان بخێن هەتا وەرزی زستانیەت و ئای بارانیان بۆ ئەچێ ئەمەش ڕێگەیەکی دروستە بۆی کە بڵێن ئیتر ئەم سەوزایی ئەمێنێتیان ئەم دار و درەختە ئیتر بێکێشابێ زۆر جار هەندێک مەوادی خۆراکی و هەندێک بابەتی تر بەکارهێنین بۆی کە پارێزگاری لە دار و درەختەکان بکەین ئێمە بە گشتی باس لە گرنگی سەوزایی و باس لە شێوازی ئاودانەکان دەکەین بە میوانداری دکتۆر عالی عوسمان پسپۆری ئەندازەکاری دیزاینی باخچە و پارکەکان کاکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ سپاس بۆ بەڕێستان و بینەرانی خۆشەویستیشمان باسێک لە تایبەتمەندی ئەم وەرزە بکەین لە ڕووی ئاودان و گرنگیدان بە سەوزایی و دار و درەختەکانەوە چۆنە ئەم وەرزە بەڕاستی بەنسبەت ڕۆکەوە وەک هەموو زیندەوەرێکی تر مەسەل لە دنیادا چەند بڵێن توخمێکەیە بۆ ژیانی سەرەکی ترینیان ئاوە یعنی وەک چۆن نەڵێ ئاو سەرچاوی ژیان و خی گەورەژە فەرمی وەجعلنا من الماء كل شيء حي شتێک بەبێ ئاو ناشێ بە شێوەژی کشتی ئەمە ڕۆکەکانمان دوو جۆرن هەمانە چۆن نەڵی خۆڕسکە بە بڵێن ئەتیما دەکاتە سەر باران و ئەو شەیکە لە هەوایە دووەمیان مەسەرەن ئەوانی کە خۆمان لە ماڵەوەیان مەسەر لە باخچەکانمانە پەروردەیەکەن کە مەسەر کاتێ باران تەواو بێ پێویستیان بە ئاودانە لەبەرەوە بێ دوانە جیاکەینەوانە مەسەرەن ئایا ڕۆکەمان خۆڕسکە یعنی وا خۆی ڕێهێناوە مەسەن ئەو ڕێژە بارانەی کابارێ چۆن نەڵێ پێی بژێ یا مەسەن وەسایل ڕێگەچێتە خوارەوە مەسەرەن یان تەرتیبی گەڵاکان یان شێوەی خۆی ئیتر بە شێوەی خۆی گونجاندووە بەڵام ئەو ڕۆکانی کە ناو باخچەکانمانایە بێ پێ پێویست ئایبێ باش دکتۆر باتم باسی ئاودانەکەین ئەبێ باس لە شێوازی زانستیانش بکەین وانە مەرجە ئێمە بۆ ئاودانی لە ئینجانەیەکەوە بگرە تا باخچەیەکی بچووکی ماڵەکەمان یا باخە گەورەکان کە هەمانە پێویستمان بە بڕێکی ئاوی زۆر هەبێ و جۆگەیەک هەبێ بێتە ناو زەویەکەمانەوە یان ئەکرێ بە بڕێک ئاوی کەم بەڵام بە شێوازێکی زانستی ئاودێریەکی باشیا با بڵین ئاودانی سەوزایی و نەمام و گوڵەکانمان بکەین بەڕاستی بەنسبەت بڵێن جارە پێشەوەی مەسە بچینە ئەو بابەتەوە ئێمە کە باخچەیە دروست دەکەین یا مەسەن چۆنەڵی ئینجانەی بۆ ماڵەکەمان نەکردین ئەبێ چەند هۆکارێکی ڕەچاوی بکەین وەک بۆ نمونە بڵێن ئەو ڕۆکەی کە هەڵیە بژێرین بۆ ئەو شوێنەیە مە گونجاوە یان بۆ باخچەیە مە گونجایان بۆ شوێنێ مە گونجاوە بەڕاستی لەم ساڵانەی دوایە دەیان و مەسەن سەدان ڕۆکەوە نەهێنران لەگەڵ کەشێمان ناگونجێت یان تەحملی گەرمامان ناکەین یان تەحملی سەرمامان ناکەین یان ڕەشەباکەمان بە تایبەتی لە سلێمانیە خاڵێکی کە مەسەلەن دوا ڕۆکەت هەڵبژات لە شوێ ئەیڕوێنی یان مەسەن ئەو ژینگەی کە تیا پەروەردەکەی بە تایبەتی خاکەکەی زۆر گرنگە ینی ئەبێ مەسەن هەموو خاشێ نابێ مەسەن بۆ منە بڵین تۆ تەوێت دارێ بڕۆین بۆ منە دارێکی پرتەقاڵە سێوە مەسەن گوێزێکە یان مەسەن دارێکی زیینەیە ڕۆبینایە سەبا حەشتێکە ئەبێ حساب بکەی مەسەن لە چ کڵێکی پێویستە لە چ خاکێکە هەژێ نابێت خاکەکە مەسەن گڵە سوور بێ یان قوم بێ یان لم بێ ئەبێت تێکەڵە بێ بە ڕێژێکی دیاریکا و بۆ منە پەینی ئاژاڵی تیا بێ چونکە چەند ئەو خاکە بۆ منە بڵین دەوڵەمەند بێ ئەوەنە زیاترە و ڕۆکە تەمەنی درێژترە بێ گەشەی جوانترە بێ بەڵام ئەگە تۆ ڕۆکێ بڕێنی مەسەن بۆ ناو قومای یا مەسەن لە ناو گڵە سوورێکە گەشە ناکە ئاوی زۆری پێویست دەبێ زۆر جا مەسەرەن کە بە ئاوی زۆرە بێ ئاوەکە لی دەرناچی یەخنچێنێ کەواتە زۆر هۆکارەیە لەبەر ئەوە ئەبێ بزانین چۆن هەڵیە بژێرین و لە شۆ ژاپەرۆدێک لە شۆ ژایڕێنی بۆ گرنگە ئەوە زۆر باش وەچەنەوە یەکێ بوو لە پرسیارەکان بەڵام سەوارد بە ئەو بڕێی ئاو مەرجێمە ئاوێکی زۆرمان هەبێت بۆ ئاودانیان پێویست ناکە هەموو ڕۆکێک پێداویستی خۆی هەیە بۆ نمونە بڵێن لەو ڕێژەیە زیاتری بیت لەوانەیە بێخنچێنە ینی زۆر جا مەسەن قسەیەکمانەیە ئەڵە ماسی لە بەحرا خنچێن چ کاتێک مەسەن ڕۆکیش کە تۆ زۆر ئاوەدا لە حەدی پێویست مەسەن چەند ڕۆک پێویستی بە ئاوە ئەوەنە پێویستی باوایە لەو شوێنەیە بۆی ئەو ئاو توخمانە هەڵبژێ
کەواتە بوونی ڕێژێکی ئۆکسسیجین لە دەوروبەری ڕێگەکانە واکە ئاوەکەش بمشێ تۆخمە خۆراکەکانی بمشێ کە تۆ زۆر ئاوەتدا هەوا نامێنێ بۆ نمونە بڵێن تەنەفسی لە هەوای یا مەسەڵەن هەناسەدانی بێهاوا دروست دەبێ ڕێگەکانە خەنچێ و هاتۆ جامەزاگە بەدابێت ئینجانێک زۆر ئاو بدرێت بۆ گەنە بێ خەنچێ ڕۆکی گەورەش وایە ئەگە زۆر ئاو بدریا مەسەر نەژێرەوە ئاوکە کۆ بێتەوە یان دەوروبەری دیوار بێ لەوانەیە بخەنچێ لەبەرەوە بێ پێ پێداویستی خۆی لەبەرەوە بە شێوەشی گشتە ڕۆکانە کرێن بە سێ کۆمەڵەوە هیانە مەسەن کەمترین ئاوی پێویستە هیانە مام ناوەندا هیانە زۆر ئاوی پێویستە یان ئەتوانی مەسەن بڵێن نیمچە یان زۆر جامەسەن دەڕۆکمان لە ئاواژێ بۆ قامیش و مەسەرەن ڕۆک ئاویەکە لەبەرەوە بێ ئەوە بزانین چەندی ئاو پێویستە بە پێویستی ئاوی بێ ئەتوانین ناوی چەند ڕۆکێک بێنین یان چەند درەختێ بین کە بڵین بۆ کوردستان و کەشی کوردستان گونجاوە کە لە هاوی نیشابەرگی زۆر جار ئەو سەختی ئەو گەرمایە بگرێکە هەیە بەڕاستی ئەمە بە سەدان ڕۆکمانەیە خۆڕستکن ئەتوانین چۆنەڵەوانە بەکاربێن بداخەوە ینی زۆر جامەسم بەکارێنێ دیشێ لەوانە مەسم بۆ نمونە داربەڕوومانێ دارماسوومانەیە مەسەن کەوتمانەیە بۆ نمونە گۆیژمانەیە چەقالەمانێ خۆشبەختانە بەڵ قەزوانمانێ خۆشبەختانەیەمە کە تەرژیری مەسەن گۆیژەمان کرد لە 5 ساڵی پێشوە زیاتر محاولم کرد سەی 90 ئەو ڕۆکانە بەکاربێنین کە خۆڕستکن و کە لە وڵاتێکی خۆمە نایە بە تایبەتی مەسەن سەر و سنوبەرەوانە مەسە سنوبەری زاوی دەمانێ لە دۆک چۆنەڵی بە خۆڕستکەی یعنی شەکە لەو ڕۆکانەی کە مەسەن خۆڕستکردی هەندێک ڕۆکی کەژاتوو مەسەن لەم ساڵانە دوایە تا حدێک مەسەن تحملی بیاویەکەن بەسێشە لەوانە ڕۆکی سەبەح یا مەسەن ژارەماسی یەشێکە لەو ڕۆکانێک کە زۆرترین توانای هەیە یان لە بیاویە بژی بەڵام کێشەیەم ڕۆکاوەیە بۆ ڕەشەبا ئەشکێتوانێ بێ لەو شوێنانە بێڕێنین کە ڕۆڕەشەبان نیە یا مەساڵ پاچینێکی تایبەتی بۆ بکەین بە پێچەوانەوە مەسە من زۆر گرنگی بۆ ڕۆکادم یەکێکە لەو ڕۆکانی کە زۆر گونجاوە بۆ کەشیەمە و تەحملی زۆرترین بیاویەکە و تا ئێستا نەمبینیەوە دەڕۆکی سەبەح لە بیاویە یا مەسەن بمرێ لەبەرەوە بەڵام زۆربەی ڕۆکانی تر لەو ڕۆکانە مەسەن کە تەحمل ناکەن هەندێک ڕۆکی تریشمان مەسەن لەم ساڵان دوایاتم مەسەیشە لەوانە سەرویەکمانێ پێێتە سەروی ئەریزۆنی کە گەڵەکانی ڕزاسیە زۆر سەرکەوتووە لەوانە مەسەن ڕۆبینیا لەم تقریبا دوای ساڵی 90ەکانەوە زیاتر خۆمان ڕۆبینیامانەوە بەڵام زۆر ڕۆبینە شەترێکە کات لە ئێرانەوە مەسەن پێوتێ عقاقی پێڵەن یا مەسەن ڕۆبینە شەتری پێڵێن ئەوانە زۆر جار مەسەلەن سەرکەوتون ناروەندمان هەیە مەسە هەندێک ڕۆژی کەمان هەیە بۆ نمونە بڵێن سپیدارمانێت تا حدێک مەسەن سەرکەوتووە بەڵام شۆڕەبی لەو ڕۆکانی کە لەوانەیە مەسەن زیاتر ئاوی پێویست بێت ڕاست کاک دکتۆر بابەتی ئاودان تەنها بۆ ڕەگ و خاکەکەیە یان هەندێک لە گوڵ و نەمام و سەوزایەکان پێویستی بەوە هەیە کە گەڵا و گوڵەکەشی ینی ئاوپرژێنێک یا ئاوێکی بەربکەوێ بەڕاستی بەنسبەت ئاوەوە مەسەن وتمان سەرچاوی ژیانە ڕۆک مەسەن بۆ کە دارە فەسلێجەکانی پێویستێتی ئەگەر ڕێژێژی کەم لە ئاو بەی بەڕۆک لە پێویستی خۆی بڵێن کەمتر وەرگێت چیەکە گوڵەکانی هەڵەوەرێنە سەرتا ئەگە بووی بە بەری جاری هەڵی وەرێن بۆی بمێنێتوانێ هەل عملیاتی فەسلێجەکەی خۆیان مەسەن زۆر جار چیەکە هەندێک لە گەڵاکانی وەرێنێ ئەگەر دەرەقەت نەهادا ئەوکارکەم بوو هەندێک لە خەکانی وشکەکە زۆر جار مەسەن لە سەر ڕووی خاکەکەەوە لە منتیقەی تاجی بێڵێن پێگەشتنی قەد و ڕێگەکانی پێوتە منتیقەی تاج لێ وشکەکە ئاوی لێ بڕێ یعنی ڕۆک زۆر معقدە عملی خۆی ئەیکە بەڵە خۆیکە زۆر جار مەسەڵ لێ ڕۆگەکەم وشک بۆیان گەڵایە وەرێنێ خۆی و کە داراکە بۆی بمێنێتەوانە زۆر جار مەسەلەن بۆ نمونە ڕۆکمانی کوچوالە چیەکە لە سەرتا هاوینەوە زۆر وشکێ و گەڵەکانی وەرێنێ زۆر جار مەسەلەن ناوەڕاستی پاییزە یان مەسە دوای ماگی 15 گەڵاکاتەوە ئەو عملی فەسلجانەیە لەبەرەوە ئەگەر ئاو کەم بێ یەشێ لەوانە کە چۆن نەڵی لە ناوەچی یانە بێ بە فیدا بەرەکەی و گوڵەکانێتی هەندێک لە گەڵاکانی دوای هەندێک لە خەکانی هەر بۆی ڕۆکە بمێنێتەوانێ مشک نەبێت باش کاکتۆر ئەتوانی هەنێ تەکنیکمان پێ بڵێ لە شێوازی ئەودانە بەگشتی بۆ ئەگەر کەسێک باخچەی هەبێ یان کەسێک درەختی هەبێ بۆ ئەوی کە هاوکار بێ ڕاستە جیاوازن بەڵام ڕەنگە هەندێک شت هەیە ڕەچاوی بکەین بۆی کە ئەو دار و درەخت و سەوزایە بێڵینەوە بەڕاستی وەک باسمان کرد مەسەن ئەگەر ڕۆکە باش هەڵبژار دەبێ بۆ خاکەکەشی باش ئامادەکرد بێ ئەو ئەساسن دوایەوە مەسەلەن بەکارهێنانی شێوازی ئاودانی چۆنەڵی مۆدرن
نەکی مەسەن جۆگای ڕاکێشی بە مەتر مکعب ئاو بێنی تاگاتە ڕۆکەی توێنیەوەی بێ بە هەڵم و ئاو هەڵی ڕۆکی تر مەسەرەن گژوگایکە بخواتەوانێ بچێتە خاکەوە ئاودانی مەسە مدرن و لەوان ڕێبی تەنقیتە یا مەسەن ڕێی بێڕەش بڵێ ئەو شتانیان ئاوەکە بە فێڕۆ ناچێت هەندێک کات مەسەن کاتی ئاودانەکەش گرنگە نابێ مەسەن تۆ لە قچەی گەرمایە یان شەوانە دوای سەعات 9 یا مەسەن پێشەوە هێتا هەڵ بێ 4-5 بەیانی بۆ زۆرترین سوودی لێ بینەوە نەبێ بە هەڵم سۆجا مەسەن لە کاتی بڵین گەرمەیە ئاو بەی ئەبێ بە هەڵم و بێ بۆ خەو سۆجا ڕۆکەشمان نەسوودێنێ مەسەن لەو کارانەی تر بۆ نمونە ئەبێ بزانین ڕووی ماڵەکەمان یان ڕووی باخچەکەمان چۆنە لەسەر زەویەوە ڕۆکان هەڵبژێرین بەڵێ یان دایمە ڕووی نسێ مەسەن بۆ نمونە ئەڵێن ڕووی قیبلە و ڕۆژهەڵات باشترین ڕۆ یان مەسەن ڕووی باکوور بەڵام ڕووی ڕۆژ ئەوانە بێ ئەو ڕۆکانی کە هەڵیە بژێرین تەحمولی ئەو جەواب بکەن هەندێک ئەو کارتە مەسەن توانین بۆ باخچێکی بچووکە دەتوانین سێبەری بۆ بکەیت قماشەکەی مەسەن پێێتە قماشی سارانەوەی لە نەمامگەکان بەکاردێ ئەتوانی مەسەرەن لە بەرزی 2-3 مەتر لە ڕۆکانتەوە سێبەرێ بکەیت ئەوەش دەبێتەوەی مەسەن کەم بوونەوەی چۆن ئەڵی بەکارێنانی ئاو هەندێک لەو شتانەی کە مەسەن بۆ نمونە هەندێک موهات هەیە پێوتێ ئەنتی ترانسپارێشن یعنی یان بە عەربی پێوتێ مانع نەتە یان مەسەن بە کوردی دەتوانین پێ بڵێن نایەڵێ بە هەڵم بوون مادەیەکە مەسەن ئەرزان نییە و زۆر بەردەستیش نییە بەڕاستی من خوێنکارێکم بەکارێنا زۆر سوودی هەبوو وەک مادەیەشی بۆ نمونە بڵێن جەلاتینی وایە ڕەشیەکەی بەسەر گەڵای ڕۆکەکان تا ئەبێتەوەی داخستنی مەمیلەکانی نایەڵێ چۆنەڵی ئاو پێ بە هەڵم ئەوە ئەتوانی مەسەنەوە بەکاربێن لە زۆر وڵاتیش بەکاردێ مەسەن شێرە شتانەی تر مەواتەیە بۆ نمونە شێلوان پەینی ئاژەڵیە توانێت گڵەکات تێکەڵیکی ئەو کەمێکە ئاوەیە تێ نایەڵێ بێ بە هەڵم یان بڕە بم لەولایە ئێمە بێەوە بزانین ئەو ئاوەی کە تۆی دێ بەڕۆک 1 بۆ 2 سوودی لێبینە 9 دەبێ بە هەڵم ئەگەر تۆ پەینی ئاژەڵی تیا بێ یان پیتمۆسی تیا بێ گڵەکەی گرێتە خۆی نایڵێ بێ بە هەڵم ڕەکانی سوودی لێبینە مادی کەمان هەیە مەسەن منە گۆژا بەکارمانێنا پێوتێ جێڵ جێڵەکە مادەیەکە مەسە و شەکرەوەردەوایە 400 ئەوەنەی خۆی ئەتوانێت ئاو بمشێ هەتا ڕتوبەش لە هەوا هەمشێ ئەگەر تێکەڵای گڵەکەی کە مەسەن دەوروی ڕێگەکانە کە تو ئاوەت یا مەسە ئاوی باران کۆیە کاتەوانە ناوەک مادەیەکی بڵێن محەلبێکی و جێڵێکی لێ هەر کاتێک خاکەکە وش بوو بەکارێنێتەوە کە ڕۆکەکە پێویستی بوو ئەتوانێت ڕێگەکان ئاوی لێ بمژێ نایڵە پێش بە هەڵم لەبەرەوە چەند هۆکارێکی مەسەن توانین بەکاربێن یەکێک لە هۆکارێک کە توانین مەسەن کەماوی کەم بکەینەوانێ قەبارەی ڕۆکانمان کەم بکەینەوەیان هەڵی پاچینی بۆ بکەین ئەبێ مەسەن بۆ نمونە بەڵە تۆ مەسەن بۆ نمونە ڕۆژێک پێویستی بە 10 لیتراوە ئەگەر 120 مەسەن قەبارەکەی گەڵاکانی لقەکانی کەم بکەیتەوانێ ئەمە بێتەوەی مەسەن کە ڕۆکەکەمان وشک نەبێ یا مەسەن بتوانین بگاتە پایس باش بینە سەر چیمەن کاک دکتۆر چیمەن چه جۆرێکی بۆ کوردستانی ئێمە گونجاوە ئایا چیمەن ئاوی زۆرەوێ و چیمەن چۆن وابێ زرد نەبێ وشک نەبێ بەڕاستی بیپارێزین لەو بابەتانە بەڕاستی وەک بکەڕێنەوە سەر مەسەن یەکەم قسەمان هەڵبژاردننی جۆری چیمەنەکە زۆر گرنگە بەڵێ ئێمە خۆمان لە سلێمانی مەسەن چیمەنێکمانە بوو پیانەوە تا چیمەنی کوردیا مەسەن چێنمێنی ئەمریکی چیمەنی بڵێن ڕیندیشی پیاڵێن ئەوەی کە لە زستانە زەر دەبێ ئەو چیمەنە مەسەن توانای ئەوەیە تا مەترێک ڕگەی بچێتە خوارەوە لە هەمان کاتە گەڵاکانی دەرزی لێیە زۆر جا مەسەلەن ئەگەر بۆ نمونە بڵێن وشکیش ببێ ڕایزۆم هەیە لەژێر لە قوڵای 20 سانتیمەوە جارێکی تر توانای ئەوەیە سەر هەڵباتەوانێ ئەم جۆرە چیمەنە مەسەلەن جوانترین یان جوانترینە لە جەوی خۆمانە مقارنتە بۆ چیمەنە تازانێ مەسە کات و کاڵەن هەمیشە زەوزە بەڵام ئەوەی لە پایزوستانە وشکە بێ ئەوەیە کێشەکەی ئەوەیە بەڵام زۆرترین توانای ئەوەیە گەل حاڵتێکە وشکیش بێ توانێەوە جارێکتر سەر هەڵباتەوە وە مەسە مەداداری جەکە مەسە خشۆکە جارێککە چیمەنەکە بۆ جوانەکاتەوە بەڵام بەنسبەت ئەو چیمەنانەوە کامیشە سەوز لەم ساڵانەی دوایی هاتوون کێشیان چییە لە بارانی بڵێن زۆرە یان لە سەرمای زۆرە زۆرجا مەسەلەن ڕەنگی ناشیر نەوێ لەستانە بەتابەتێکە سەرماگە زۆر بێ جوانیم چیمەنانە لە بەهار و زیاتر بڵێن پاییزان لە زستانە زۆرجا مەسەن سووتێن بۆ ڕەگیان 30 سانتیمە چێتە خوارەوە و زۆرترین کەمی ئاویشیان پێویستە بەڵام بە پێچەوانە مەسەن چیمەنە کوردێکی خۆمان توانای زیاترێ هەندێک ڕۆکی کەمانەیە مەسەن خشۆکە نەتوانی وانش بەکاری بێنین وەک چیمەن بە شێوەیەکی گشتی ئەبێ حسابیەوە بکەین هەر مەتر چیمەنێک لە ڕۆژێکە 8 لیتر بۆ 12 لیتر ئاوێ طبعا ئەوە سێبەری لەسەر بێکەمترێوێ ڕووی ماڵەکەت قیبلە و ڕۆژهەڵات و باکووری بێکەمترێوێ لە ڕووی ڕۆژ چیمەن ئاوی زۆرەوێ ڕۆژانە مەسەلا بە حساب بکە 8 لیتر بۆ 10 لیترێوێ طبعا جۆری خاکەکە و بۆ هەر مەترێک بەڵێ بۆ هەر مەتر دووجایەک ئەوە نەیەوێ ئەبێ حسابی ئەوە بکەی مەسەلا خاکەکەت
ئەگەر ڕۆژار ئامادە کردووە پێینی ئاژەڵی ڕزیوی تیاابێ پێمەزی تیا بێنەوەی کەمتریاو بێ یان سێبەری لەسەر بێ ڕووی ڕەشەبات بیگرێنەوی ئەوانش کاریگەریە بەڵام بە شێوەیەکی کە مەعەدەل لاڵێن 8 لیتر بۆ 200 لیتر پێویستە. باشە هەڵە مامەڵەکردنمان لەگەڵ ڕۆکەکانە کاریگەری هەیە لەسەر وشک بوونیان یعنی بۆ نەعزێت دانیان زۆر جارە هیچ لە زستانانە زۆر جار ئەم دارانە ئەبڕێنەوە ئەبینی لە هاوی ناونی ترانی ئەو شوێنەوە وشکە بێتەوە. بەڕاستی بەنسبەت ڕۆکێ من دوو جۆر ڕۆکمانەیە هەمانە مەسەر ڕۆکی باخچێ هەمانەی ناوماڵە بەڵێ هەموو چۆنەڵی ڕۆک بۆ من مەسەن تۆ لە کەشێک وەچیتە کەشێک بۆ منە سەرمایە لە حماماتویتە دەرەوە چل زۆر لە بەرەکەی چیتە دەرەوە یا مەسەن بە پێچەوانەوە ڕۆک ئەوەی نییە ڕۆک چۆنەڵی ئاڵێ بەڕوتێ و لە بەردەمی کەشەکایە هەر گۆڕانکاریەکی مفاجێ یان کتوپڕ کاریگەری تێکە بۆ منە ڕۆکێکە کڕی لە نەمامگەکەەوە نابێ یەکسەر بێنیتە مەسەن لەوێ جێوێکی گونجاو یەکسەر لە جێوشی خراپەدانی کاتێ زانی گەڵای پێوە نامێ زۆر مەسەن پرسیار لێگەڵە ڕۆکم کڕیەوە نامەتە ماڵە گەڵای پێوە نەماوە یا مەسەن بە پێچەوانەوە لە سستانە بۆ منە بڵێن لە کەشێکی گەرماداناوە ئەی بێتە ژوورێکی تر هۆکاری گەرمکردنەوەی تیانێ کاتێ زانی گەڵای پێوە نامێنە بازاڕە دۆشان ئەوە چۆنە مەسەرەن ڕۆک حساسە بۆی وشک نەبێ یا مەسەوە تەغیرە مفاجئانە واکە زەحێ بە گەڵاکانی بە لەبەرەوە مەسەن بڕۆکەکان ئێمەش لە باخچا مەسەن نابێتەوە بۆ منە بڵێن باش خزمەتێکی دۆ لە پڕ ئاوی لێ ببڕی ئەبێ بە تەدریج گرنگترین شت لە ڕۆکە کە ئاویە دێ ئەودانی منتاسەمە بۆ منە 2 ڕۆژارێک 3 ڕۆژارێک 4 ڕۆژارێک نابێ ڕۆژ ئاوی بیت و لە پڕاوای لێ بکە هەفتەیە جارە ماگە جارە ئاوی بیت ئەبێ بە تەدریج چۆنەڵی پێوترێ عەقلەمە هاردنینی پیاڵە مەسەن ئینگلیزی ڕایبێنی لەگەڵەوە جەوە ئەوە کارێکی گرنگە مەسەن بۆ مانەوەی ڕۆکەکان باش زۆر باسی هەڵپاچینی کرد کاک دکتۆر ئێمە زۆر جارە بینین ئەگەر بۆنونە لە سلێمانی بازنەی مەلیک مەحموود وەربگرین ئەبینین لە پایزانە ئەو دارانەی کە لەسەر ئەم شەقامە هەیە بە جۆرێک هەڵەپاچن ئەوە نییە بڵێ ڕێگەکرێنەوە هەر هیچی پێوە ناهێڵرێ سەر لە نوێ بەهارە بێ هەڵباتەوە بەڕاست هەڵپاچین هەر یەکێ لە ئێمە تەوراسێ بەدەستەوە بگرێ و چی پێوەی هەڵی پاچێ یان هەڵپاچین ڕێگەی زانستی خۆی هەیە بەڕاستی ینی تقریبا 2-3 ساڵێکە بەرەو باشبوونە ڕۆ زۆر جا مەسەن من زۆر جا قسەم لەگەڵاکە دنیانی خۆشیان چۆنەڵێ ئێستا تقریبا ینی تا حدێ وەک جاران نییە زیاتر مەسەن ئەوڵ پاچنە کەسی پێوە نایڵن بەڕاستی هەڵەیەوە هەڵەیە یان زۆر جا مەسەن بۆی جادەکان پیس نەبێ یان لە ماڵەوە مەسەن خانمی ماڵەوەڵێ هەموو ڕۆژە گس ئەم ڕۆژە گسکەیە ڕێگەمی داپاچین بەڕاستی هەڵپاچین کاتی خۆیە باشتر وایە گەڵاکان زەر ببێ بۆ چونکە ئەو ڕۆکە تۆخمە خۆراکیەکان ڕاکێشێتەوەن واکە مەسەن بەرگەی سەرما بگرێ و ساڵی داهاتوو گەشەی باشتر بێ یەک دوو مەسەن هەموو ڕۆکێک هەڵپاچینی ناوێت ئەبێ بزانین ئەو ڕۆکە شێوازی گوڵکردنی چۆنە یان شێوازی بەرگرتنی جۆرە چۆنە بۆ شێوەی هەڵی پاچی هەیە مەسەن لەسەر لقی تاسێ گەڵاو گوڵەکە یا مەسەن بەرەگرێ زۆر جا مەسەن هەر لەسەر لقی کۆنە ئەبێ بزانین هەندی هەڵپاچینمانەیە لە پاییزە هەندی هەڵپاچینمانەیە مەسەن لە ماگی 4-5 ئەبێ هۆش بزانین هەڵپاچین مەسەن شێوازی خۆیە و بە ئەدەواتی تایبەتی یەکرێ نابێ ئەو ئەدەواتی مەسەن ئەو تەوراسی کە و داری پێڵ باچین دارشکی پێڵ باشەکە تاقیم نەکرێ هەندێک نەخۆشیە گوازرێتەوانێ ئەبێ چۆنەڵی چەند لقێکی بوو بەجێ پێڵین یان چۆنەڵی بە شێوازێک هەڵی پاچین کە ڕۆکەکە مەسەن ڕوود نەبێ یا مەسەن زۆر جا مەسەن جۆرە هەڵپاچینێکمانەیە پێوترێ هەڵپاچینی پەروەردەکردن جۆرەێکی تر هەڵپاچینمانە پێوتە هەڵپاچینی تەشکیلکردن یان جوانکردن ئێمە چۆنەڵێ تەوراسێکگیرین دەست باخوانەکە و بۆ ئیشەکە مەسەن زۆر بڕە ئەگەر لەقەکە لە بنەوە لێکێتەوە لەوانەیە مەسەنە 10 جارە و کردارە نەکات بەڵام ئەگەر لە باریکانی کا لەوانی شەکە قورس بێ لەسەری ڕێگەی بڕنەوەیکەنە سیارەکە بەڕاستیەوە هەڵەیە و ینی من ئەیبینم بەیانی باشتر بۆ کردارە وەک جاران نەماوە یەک جار بپڕ کاکتۆر ئێمە لە کوردستان ئەزانین کە چەندین باخمان هەیە هی بەروبوومی کشت و کاڵی و ئیتر بەروبوومی میوەکان جوتیاران زۆر پێویستیان بە هەندێک ڕێنمایی هەیە بە تایبەتی لە مۆرزە سەختانە ینی قورسە مامەڵەکردنیان لەگەڵ دار و درەختەکانە چی ئامۆژگاریەکەت هەیە ویانوە چی بکەن لە مۆرزەدا بۆی کە پارێزگاری لە بەروبوومەکانیان بکەن بەڕاستی وەک باسمان کرد زۆر جار مەسەلەن الحەمدولله ینی بەڵکو ئینشەڵا مساڵ لە پاییزە مەسەلەن یان ئەم ساڵی بڵین داهاتوو بارانێکی باشمانە بێ زۆر جار مەسەلەن نەگەشتوینە ئەو ڕادەیە بەڕاستی ینی بەتایبەتی لە دەوروبەری سلێمانی تا نزیکی هەولێرش بارانی بەشی خۆی باریان تقریبا 500 بۆ 550 ینی تا حدێ مەسەلەن بەشی سەرچاوی بیر بەکارهێنە بەڵێ ینی بەتایبەتی مەسەلەن ئێمە ڕۆکە خۆرزەکانمان ئەو کێشیانێ بەتایبەتی مەسەن ڕەز و
بەونەوە مێ و چوالە و هەرمێ و شتە شێوەکان پێویستان مەسەلەن تا ئێستا نەگەیشتونەوە حادیان ئەم ساڵەکە ئینشەڵا بەردەوام نەبێم پوشکە ساڵیە ئەو زەرەی لێ ناوێت بەنسبەت ئەو شوێنانەوە کاودێریەکرێن بەڕاستی گرنگە ینی بۆی بەروبوومەکەی هەڵنەوەرێ یان بە باشی واریداتەکەی ببێ بەڵێن باخەوانەکە یان بڵێن فەلاحەکە گرنگە ئایبە زۆر جار مەسەلەن بۆ نمونە بڵێن دارەکەی بەتابەتی هەنار و مەسەن ئەوانەی کە جارێ پێ نەگەیشتون ئەکرێ مەسەن هێندە ئەوانەی خراپ بە ئەوانەی مەسەن کەوردە ئەوانەی کە زانێ نەخۆشی لێوەتوانێت لێ بکاتەوانێ بۆی مەسەن چەندانێکی جوانی بمێنێتەوانێت سوودی لێ بینێ زۆر جار مەسەلەن بۆ نمونە هەناری وایە دوو پلاسیکی پێوەیە ئەگەر تۆ مەسەلەن لە باتی نیو پلاسیکی دەبێت لەوانەیە نرخی ئەو دوو پلاسیکەی کە بەرەکەی خراپ بێ هەندێک مەسەلەن لەو شتانی کەمان بەتایبەتی مەسەلەن زیادکردنی مەسەن پێینی ئاژاڵی بۆ خاکەکە لەوانەیە سوودی لێ بینێ کاتی ئەودانەکە زۆر شتێ مەسەن هەندێک لەو شتانێکە وەکمان داپۆشینە مەسەن بۆ قوماشی سارانە لەوانەیە مەسەن سوودی لێ ببینرێ بەڵام مەهما ئەوە ناتوانرێ واز لە ئاودان بهێنرێت شتێکە بینین وەکو بۆیەکی سپی وایە لە قەدی درەختەکانە درێ ئەمە بۆ بابەتی بەکتریا و ڤایرۆس و مشەخۆرەکانە یان وەکو بڵێ قەدەکە ئەپارێز زێلەوەی کە تیشکی خۆر تەسیری تێ بکە وشکی بکاتەوە بەڕاستی زۆر سوودی هەیە ئەو مادەیە پلەسەن مادەیە پێک دێ مەسەیشە لەوانە دژە نەخۆشی و دژە مێرووەکانی تایە لە هەمان کاتیشا مەسەلەن دژە کەڕۆکانیش لە هەمان کاتیشا ڕەنگی سپیە و نایڵە برسووتێ لە زۆر وڵاتان بڵێن دارستانەکانیان تا بەرزی مەتر و 2 مەتر لەقەکانی لێکەنەوانێ ئەو بۆ دژە ئاگرە بەڵێ نایڵە بسووتێ مەسەلەن زۆری مادەی تقریبا 7 کارمەند کالیچۆمە گەچە نایڵە بسووتێ نایڵێ مەسەن بەوەی گەرمای زۆر قەدەکە بتەقێ لە هەمان کاتە نایڵێ کرم و مێرووەکان و کەڕۆکان مەسەن بچێتە ناو قەدەکەەوە ڕەنگی سپێ گەرمەکە پێچەوە ناکاتەوە بەڵام ئەو قەدەی خۆمەکە ڕەنگی ڕەشە مەسەن ماڕۆنیا ڕەنجێ بێ زۆرترین گەرمیە مژێ واکا مەسەن بسووتێ واکا بشتەقێ وشکیش بێ لەبەرەوە زۆر سوودی هەیە بەتایبەتی ئەو ڕۆکانی مەسەن سەرجادەکان گرینگە هەتا مەسەن زۆرجا ئەگە باخەوانەکانیشمان بیکەن بەتایبەتی ئەو ڕۆکانی کە بڵێن قەدیان بەرزە و قەدی ڕوتە زۆر سوودی هەیە و ئەوەنەش تەکلیفە ناکەیانی بەڕاستی زۆر بەڕێز دکتۆر عەلی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری دیزانی باخچە و پارک سوپاس بۆی لەم تۆرە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆی و بینەرانی خۆش بەخێر بێ یاخوا